بۆ نازانم خۆی سحری پێ نییە. پەیاممان بۆ خەڵکی کوردستانەوەیە کە بەشداری ئەم پرۆسەیە بن، مافی خۆیانە لەنگدان مافێکی سەرەتایی هەر کەسێکە کە تەمەنی 18 ساڵ بێت. ئەم ئینتیخاباتە بۆ پەرلەمانی عێراقە. لە پەرلەمانی عێراق پرسی موچە یەکلا ئەبێتەوە، پرسی بودجێ یەکلا ئەبێتەوە، پرسی بژێویژان یەکلا ئەبێتەوە، پرسی زیادکردنی میلاکی هەرێمی کوردستان یەکلا ئەبێتەوە. ئەم هەموو بابەتانە لە پەرلەمانی عێراق باسەکرێن. بۆیە ئێمە ئەڵێین دەنگ بدەن بەو حیزبە کە زۆرترین کاریگەری هەیە لەوێ ئەتوانێ پرسی بودجە چارەسەرکە، پرسی موچە چارەسەرکە، پرسی میلاک زیادکە، نەکەوانەی کە تێکیانداوە و نەکەوانەشی کە بەڕاستی هیچیان پێ ناکرێت. تۆ پرسیارت کردووە جارێک یەکێک کە پرسیاری نەکردووە. خۆمزانم قسە جوابی کێم نەداوەتەوە جارێ. کەناڵی سوور لە دوای ڕۆژاوانی کە لە ماوەکانی رابطووە لە شاری سلێمان کەڕوویە دەستگیرا بەسەر ئۆفیسە پێکەی داوە هەندێک